دکتۆر فەراد سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا و ڕەخساندنی کاتێک بۆ ئەم دیمانەیە. سپاس بۆ دەستخۆشیتان لێکم. بە ئۆپەراسیۆنی مووسڵ دەست پێ دەکەین. عراقیەکان بڕیاری خۆیاندا دەستکراوە بە ئۆپەراسیۆنی مووسڵ وەکو سەرچاوەکانی هەواڵ ئاماژەی پێدەکەن پێشڕەوی لە ئارادایە. بەڵام ئایا ئەمە کۆتایی دێنێ بە هەموو ئەو قەیرانە ئاسایشی کە لە عراقا هەیە؟ لە ڕاستیدا ئەتوانم بڵێم جەنگی مووسڵ جەنگێکی یەکلای کەرەوەی بۆ مانوونەمانی داعش لە عێراقدا و هەموو لایەک کۆکە هەم هێزە ناوخۆیەکانی عێراق بە هەر هەموویەوە لەگەڵ هێزی هەوپەیمانان بۆی کە لە ماوەیەکی دیاریکراوە دەبێ مووسڵ ئازاد بکرێت. بەڵام دەزانین شەڕی مووسڵ شەڕێکی سەختە بێت. من بە پێم وایە چونکە بۆ خۆی شارەکە دوامۆڵگەی داعشە لە عێراقا هەرچەندە ئێستا هەندێک شوێنی وەکو حەویجە ئەوانە ماون، بەڵام توانم بڵێم لە عێراقا مووسڵ وەکو پایتەختێکی داعش تەماشا ئەکرێت کە پێویستە شەڕێکی زۆری تێدا بکەن، بە تایبەت کە ئەزانین دواتر لەگەڵ سووریا ئاوێتە ئەبێتەوە دیسانەوە لەگەڵ هێزەکانی ئەوەی داعشە یەکگرتنیەک و پشتیوانیەکی یەکتر هەیە. بۆیە شەڕەکە شەڕێکی سەختە. لە هەمان کاتیشا دەزانین ورە بەردانی داعش لە شەڕەکانی پێشووترە ئەومان پێڵێ دوور نییە ئەو سەختیە بۆ ماوەیەکی دیاریکراوی کەم بێت و دواتر کۆتای بێت و ئازاد بکرێت. لە هەمان کاتیشا پێم وایە شەڕی مووسڵ شەڕێکی تەنها سەربازی نییە بەڵکو شەڕێکی سیاسیشە. ئەکرێ پێم بڵێ ئەو شەڕە سیاسیە لە پای چی دروست دەبێت لە مووسڵ؟ وەکو لای هەمووان ئاشکرایە لە ماوەی ڕابردووە تاوەکو ئێستاش هێزی تورکیا لەوێ ئامادەیە. هاتنی هێزی تورکیا هەمومان دەزانین تەنها بۆ ئازادکردنی ئەو شارە نییە، چونکە دەبوو ئەگەر بۆ ئازادکردنی ئەو شارە وایە دەبوو لە هەنگاوی یەکەمی بابلین داگیرکردنی ئەو شارە تورکیا بەهاتایەتە سەرخەت و خەمی شارەکە و خەڵکی شارەکەی بخواردایە. بەڵام هەمووان دەزانین ئەو هاوپەیمانەتی نێودەوڵەتیە ڕۆڵی کاریگەری هەیە لە یەکلایکردنەوەی دۆسیەی مووسڵە و لە هەمان کاتیشا مووسڵ بەشێک لە ناوچەی کێشە لەسرە بۆ ئێمەی کورد. ئەو ناوچانە دەبێ جارێکی تر نەکەوێتەوە بەردە هەڕەشەی چارەنووس، بەڵکو دەبێ یەکلایی بکرێتەوە و ئەم ڕێککەوتنێکی ئێستا کراوە بۆ دەستپێکردنەوەی شەڕەکە هەمووان کۆکن لەسەر ئەوەی کە پێویستە ئەم شارە ئازاد بکرێت، بەڵام هەمووانیش کۆکن لەسەر ئەوەی کە پێویستە چارەنووسی ئەم شارە بە شێوەیەک بێت وەک ئەوەی کە لە پەرلەمانیشە بڕیارمان لێدا دوای ئازادکردنی مووسڵ خەڵکی پارێزگاکە خۆیان بڕیار لەسەر چارەنووسی ناوچەکانیان ئەدەن کە من پێم وایە ناوچە کورسانەکان بەگەشتبینانەوە دەنگی خۆیان ئەدەن بۆ ئەوەی کە بنەوە بەشەی کورد لە هەرێمی کوردستان. بەڵام بەڕای تۆ ئەو ڕێکەوتنانەی کە کراون و تەنانەت بڕیارەکانیش کە لە پەرلەمانە دراون ئەمانە کاریگەریەکانی کۆماری ئیسلامی ئێرانیان بەسەر ئەم شەڕانەی کە دژی دەوڵەتی ئیسلامی دەکرێت وەستاندووەیاننا. خۆی ململانی هەرێمەکە کاریگەری خۆی هەیە و ململانی نێوان ئێران و تورکیا لە هەمان کاتە رووسیا و ئەمریکا هەموو ئەمانە ململانی گرنگن و لە پێناو هاوسەنگی هێزی خۆیان لە عێراقا کە عێراق بۆ ئەوان ناوچەیەکی کاریگەر و ستراتیجی و ڕۆڵی هەبێ بە ئەرێنی و نەرێنی کاردانەوە ئەبێ لەسەر ناوخۆی ئەو وڵاتانە. من پێم وایە ئەم بڕیارانە بڕیاری گرنگن دوای ئەوەی کە پەرلەماندەگی کۆمەڵانی خەڵکی عێراقا و ئەو بڕیارە ئەتوانم بڵێم بە کۆی هێز عێراقیەکان دراوە لە ناو پەرلەمانی ئیجماعێکی پەرلەمانی هەبوو بۆ بڕیاردان لەسەر ئەو پرسە. بەڵام لە سیاسەتی شتەکان زۆر جار زوو ئەگۆڕێن ئەو کاریگەریانە لە ڕۆژێکەوە بۆ ڕۆژێکی تر هاوسەنگیان گۆڕانی بەسەرادێ. چ متمانەیەکەیە ئەو هێزانی حەشدی شعبی کە ڕۆشتون و بەشدارن لەم ئۆپەراسیۆنەی مووسڵدا ڕۆژێ لە ڕۆژان بگەڕێنەوە جێگە و بارەگایی پێشووی خۆیان؟ لە ڕاستی ئەم نەتوانم بڵێم هیچ متمانەیەک نییە بۆی کە ئەگەڕێنەوە، بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا ئێمە زانیاریمان هەیە نەهێزەکانی حەشدی شعبی نەهێزی پێشمەرگە ناچێتە ناوەڕاست و سنتەری پارێزگای مووسڵ، بەڵکو لە ناوچە دیاریکراوەکان کە ئەتوانم بڵێم بۆ کورد ناوچە کورد نشینەکان ئەوانەی کە ئەکەونە سنووری مادەی 140 و خاکی هەرێمی کوردستانن زیاتر هێزی پێشمەرگەی کوردستان تایەتەوە جودی ئەبێت و لە ناوچەکانی وەکو تەلعفەر و ئەوانەی دەوروبەری کە با بڵێن شیعە ڕۆڵی هەیەتیایە پێچێ حەشدی شعبی تاوستونرە بچێ سنتەری پارێزگای مووسڵ دەدرێتە سوپای عێراق لەگەڵ پۆلیسی ئیتیحادی لەگەڵ خەڵکی ناو پارێزگاکەی مووسڵ کە لەژێر ناوی حەشدی وەتەنیە
پۆلیان کراون. ئەمە بۆ حەشدی شعبی شیعەکان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان چۆن چ متمانەیەک هەیە ئەو هێزیانەی پێشمەرگە کە دەچنە ئەو ناوچانەی بە ناوچە دابڕێنراوەکان ناسراون و بەندی 140 دەستوری عراق دەیانگرێتەوە لە ئایندەدا ئەم ناوچانە بێنەوە سەر هەرێمی کوردستانی عراق. وەکو هەموو لایەک دەزانێت لە ماوەی ڕابردووە وەفتێک لە هەرێمی کورسانەوە سەردانی بەغدای کرد یەکێک لەو دۆسیە گرنگانی کە لەگەڵ عەبادیە باس کراوە دەست پێکردنی شەڕەکە و چارەنووسی ئەو ناوچانە بووەکەم چۆن مامەڵی لەگەڵا بکرێت بۆ ئێمەی کورد ناوچەکانی شنگال و دەوروبەری کە بەشەکەن لە پارێزگای مووسڵ تاوەکوی ئێستا پێمان وایە کە دەبێت لەگەڵ ئازاد کراون و هەندێکی لەو ناوچانش ماوەکە ئازاد بکرێت ومێ دەکەین لە ماوەیەکی دیاریکراوی کەمە ئەوش ئازاد بکرێت پێمان وایە وەکو ناوچەکانی تری کەرکووک و جەلەولاو کە ئازاد کراون لە ماوەی ڕابردوودا و مادەی 140 نەیتوانێت چارەنووسیان دیاری بکات ئێمە بەم شێوازە دەتوانین پارێزگایی لێ بکەین و دەبێت پارێزگاریشی لێ بکەین و من گەشتبینم بۆ ئشکا قسە لەسەر چارەنووسی ئەوانە کراوە پێشەوەی دەست پێ بکرێت بە پرۆسەکە. چاوەڕوانی ئەوە دەکەی لە پاش ئۆپەراسیۆنی مووسڵ ناکۆکیەکانی نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی شیعە و سونە و لە لایەکی کەشەوە سونە و سونە قوڵتر ببنەوە ئاڵۆستر ببن بگاتە قەیرانێکی تری گەورەتر بۆ عراق. لە ڕاستیدا ئەتوانم بڵێم دوای ئازادکردنی مووسڵ ئاماژەکان دەرەکەون کە بەچی ئاراستەیەکە ڕۆ ئایا کێشە ململانەکان زیاتر قوڵ ئەبێتەوە یاخود دەمێنێتەوە بە تایبەت هێزی تورکیا ئەگەر بێت و بمێنێتەوە من پێم وایە ئەو ململانیە سیاسیی کە هەیە پێشتر بە تایبەت لە نێوان پێکاتێکی ئەو سونە زیاتر تۆخ ئەبێتەوە و پەلی خراپتر ئەهاوێ بۆ جۆرێکی تر لە ململانە جیاواز لەوەی کە ئێساتی دێ. ئەگەر وەکو گریمانەیەک داینین لە ماوەیەکی دیاریکراودا پارێزگای نینەوە و شاری مووسڵ توانرا بە تەواوەتی لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی پاک بکرێتەوە بەڕای جەنابەت دەرفەتی دەبێت مووسڵ بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنەکانی پارێزگاکاندا بکە بۆ مانگی چوار کە بڕیارە هەڵبژاردنە لە پارێزگاکانی عراقدا بکرێت. لە ڕاستیدا ئەتوانم بڵێم کەمتر لە 6 مانگ ماوە و ئەنجومەنی پارێزگای مووسڵ ڕۆڵی ئەبێ لەو بڕیارە ئایا بەشداری هەڵبژاردنەکە ئەەکەن یاخود داوا ئەکەن چەند مانگێک دوا بخرێت وەک هەر پارێزگایەکی تر بەڵام پێم وانە فریای ئەوە بکەوێت بەشداری بکات چونکە هەمووان دەزانن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاک پێویستی بۆ هەیە چەند مانگێک پێشەوە ئامادەکاری بکرێت کاندیدی بۆ ئامادە بکرێت لیستی بۆ پێشکەش بکرێت بودجەی تایبەتی بۆ تەرخان بکرێت و مووسڵیش کە ئێستا زیاتر لە 2 ساڵە داگیر کراوە بە دڵنیایەوە دۆخێکی ناهەموار و ناتەندروست بەسەر هاوڵاتیان شەکێشاوە ڕەنگە ئەو زەمینە سازیە نەبێ بۆی بەشداری لە پرۆسەیەکی سیاسی تازەیە بکەن. ئەی بۆ پارێزگای کەرکووک چۆن؟ بۆ پارێزگای کەرکووک ئێمەوەکو هەموو هێزە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق لە ماوەی ڕابردووە چەندین جار بە کەناڵە فەرمیەکانمان ڕاگەیاندووە کە دەبێ کەرکووک هەڵبژاردننی تێدا بکرێ و بە تاحدیدەن ئەتوانە بڵێم زۆرتر فراکسیۆنێکی تیشمانی کورسان سوورین لەسەرەوەی دەبێ و هەڵبژاردنە بکرێت چکە پێمان وایە دوای ئەوەی کە دەستوری عێراقی زیاتر لە 9 ساڵی بەسەراتیە پەڕی و مادی 140 نەیتوانی چارەنووسی و ناوچانە دیاری بکات دوای ئەوەی کە ئەگەر هێزی پێشمەرگەی کورسان نەبووایە کەرکووک و زۆرێک لە ناوچە کورسانیەکان هاوشێوەی مووسڵ و ناوچەکانی تر داگیرەکران و بە خوێن ئازاد کراوە ناکرێت جارێکی تر ئەم سیاسەتی ئەمری واقعا ڕێگەشت نەدات بە جۆرێک لە پرۆسەی دیموکراسی چارەنووسی پارێزگاکە دەستشان بکەیت و بشتە ناو هەڵبژاردنەوە. کەرکووک تاکە پارێزگایە لە عێراقا کە لە هەڵبژاردنەکانی تری ئەنجومەنی پارێزگا مەحروم کراوە زیاتر لە 12 ساڵە هیچ هەڵبژاردننی تێدا نەکراوە. هاوکێشەکان زۆر گۆڕانکاریان بەسەرا هاتووە کە دەستور جێبەجێ ناکرێ دەبێت ڕێگە بدەی خەڵکی ناوچەکە بۆ خۆیان نوێنەرەکانی خۆیان یا ئەندامانی خۆیان لە ئەنجومەنی پارێزگاکە دیاری بکەن و ئێستاکە پرۆژه یاسایەک تازە گەشتووەتە پەرلەمان تێیدا هەمواری پرۆژه یاسای ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کاتەوە و لە مادەی 39 بە تەحدیدەن قسە لەسەر ئەوەکە کە کەرکووک دەبێت هەڵبژاردننی تێدا بکرێت ئەگەر ئەم مادەیە جۆرێک یان با بڵێن بڕگەیەکی تێدایە کە قسە لەسەرەوەکە بە مەرجێک بێت پێچەوانە نەبێت لەگەڵ هیچ دەقێکی ترە ئەمە پێویستی پێمان وایە ئەمە جۆرێکە لە فێڵی سیاسی دەبێت ئێمەی کورد و پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق ژیرانە مامەڵ لەگەڵ ئەم بڕگەیە بکەین بۆ ئەوەی بە جۆرێک بێت لە کاتی دیاریکراوی خۆی و هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق لە مانگی 4 هەڵبژاردنەکە ئەو بەرنووسی یاسایی کە جەناب داماژۆ پێکرد کێ ئامادەی کرد؟
پەرلەمانی عێراق دائیمەن هەر پرۆژه یاسایەکی بۆ بێت یا لە ڕێگەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە دێت یا لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمارەوە بێت ئەم پرۆژه یاسایە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوەتەوە. چۆن دەتوانن دەستکاری تیا بکەن؟ پەرلەمان هەر پرۆژه یاسایەک دێت بەردەستی لە ڕێگەی ئاراستەی لیژنەی دیاریکراوەکرێت کە لیژنەی یاسایی و لیژنەی پەیوەندیدارە بۆ نمونە ئەم یاسایە جگە لە لیژنەی یاسای لیژنەی هەریەمەکان و پارێزگاکان لە پەرلەمانی عێراق پەیوەنددارە پێوەی ئەوان سەرنج و تێبینی خۆیانیانە دەنێت دوای خوێندنەوەی یەکەم سەرنج و تێبینی پەرلەمانتارانی لەسەر گڵاڵاکرێوەکو خوێندنەوەی دووهەم پاشاندا ئەڕێژرێتەوە لە سیاغی کۆتایە دێتە پەرلەمان و دەنگی لەسەر ئەدرێت هەر گۆڕانکاریەک پەرلەمان ویدات و لە پرۆژه یاسا ئەسلەکە نەبێت ئەوەی پەرلەمان بە ئەتیبارداڕێت. ینی ئەمە پێویستی بەوە هەیە کە لایەنی کوردی فراکسیۆنە کوردیەکان با بڵین هاوپەیمانێتی نوێ لەگەڵ لایەنەکانی تری ناو پەرلەماندا ببەستن بۆ تێپەڕاندنی ئەو بەندانەی کە کورد دەیەوێت دەستکاری تیا بکە. بەدڵنیایەوە چونکە لە پەرلەمان بە زۆرینە شتەکانتی ئەپەڕێت و بەڵام ئەوەی کە هەیە ئێستا کەشی ناو پەرلەمان زۆرینە لەگەڵ هەڵبژاردننی پارێزگای کەرکووکدایە هەرێک لە شیعەکان لەگەڵیان سونەکان زۆرینە لەگەڵین تەنهاتوانم بڵێم هەندێک لە تورکمانەکانی سونە لەگەڵی نییە چونکە ئەوان ئێستا کە مستەفیدن لەم حاڵەتی کە ئێستا هەیە زۆرێک لە پێگەکان بەدەستی ئەوانەوەیە دڵنیان لەوەی کە لە هەڵبژاردننی داهاتووە ڕەنگە ئەو ئەنجامیان بەدەست نهێننەوە بەڵام هەمووان جگە لە کورد مەترسی ئەوەیان هەیە کە ئەم هەڵبژاردنە بێتە مای ئەوەی کە ئەوان مەحروم بکرێن لە پۆستە ئیداری و با بڵێن کارگەڕەکانی ناو پارێزگاکە هەر بۆیە دەیانەوێت پێشتر قسە لەسەرەوە بکرێت ئەم پارێزگایە هەڵبژاردننی تێدا بکرێت بەڵام پێشتر ڕێکەوتنێک بکرێت لەسەر ئەوەی کە پۆستە ئیدارەکانی ناو پارێزگاکە بە شێوەیەکی سازان و پێشەوەیەکی تەوافقی دابش بکرێت. لە ماوەی ڕابردوودا پەرلەمانی عێراق جم و جۆڵێکی زۆری تێکە و ژمارە لە وەزیرەکان ئەوانەی کە بانگێشت کران و وەزیری تریش هەن کە بانگێش دەکرێن بۆ پەرلەمان بۆ لێ پێچینەوە پرسیار و وەڵام لێکردنیان سەبارەت بە دۆسەکانی گەندەڵی دوو وەزیر متمانیان لێ سندرایەوە وەزیری بەرگری عێراق داروە وەزیری دارایی عێراق بەڕای جەنابە وەکو ئەندامێکی پەرلەمان ئەم هەنگاوانەی پەرلەمان توانیوێتی بگاتە ئەو ئاستی کە متمانان لە نێوان خەڵک و لە نێوان پەرلەماندا دروستکە. لە ڕاستیە پێش هەموو شتێ دەبێت قسە لەسەر ئەوە بکەین بەڕاستی ئەم هەنگاوی پەرلەمان چۆن بڵێ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو جم و جۆڵی کە لە شەقامە دروستکرا ئەو خۆپشاندانەی کرا داواکاریەکانی مەرجەعیەت گەیشتنە قەنەعەتی زۆرێک لە پەرلەمانتاران بۆی دۆخی عێراق بەم جۆرە بەردەوام نابێت لە ماوەی ڕابردووە هەر بۆیە ئەگەرچی لە ماوەی سێخولی ڕابردووی پەرلەمانە نەتوانراوە وەزیرێک ئیقالە بکرێت و دەربکرێت لەم خولە لە ماوەی کەمتر لە مانگەکە دوو وەزیر کە پۆستی سیادیان هەیە وەزیری بەرگری وەزیری دارایی کەمتر لە مایەک ئیقالە کران و ئێستا بڕیار وایە لە چەند ڕۆژی ئایندەیە جێگرێوایان بۆ دابردێت من پێم وایە ئەمە جموجۆڵێکی ئەکتیڤە و جموجۆڵێکی ئەرێنیە کە پەرلەمان تێداتی ئەپەڕێەوە پەرلەمان دەبێت بەم جۆرە بێت ئەوەی بەڵام دکتۆر گەریانمەتی من نکوڵیش ناکرێت لەوەی کە ململانی سیاسیش لە ناو لایەنە سیاسیەکانی عێراقدا لە نێوانیاندا ینی کاریگەری هەبوو بەسەر ئەم جم و جۆڵەوە هەر بەتەنها ئەوە نییە کە بڵین داواکان بەم شێوەیە بوو زۆر ڕاستە چکە بۆ خۆی پەرلەمان ڕاستە نوێنەری خەڵکە بەڵام پێکهاتەیەکە لە فراکسیۆنە سیاسەکان و حزبە سیاسەکانی هەموو عێراق بۆیە بمانەوێنەمانەوە ملوێنانی سیاسەکان کاریگەریانە بێت لەسەر بڕیارەکەش بەڵام ئەگەر سەرنجتاندا بێت تەنانەت لە خستنە دەنگدانی متمانە وەرگرتنەوە لەم دوو وەزیرەش پەرلەمانتاران داوای ئەوەیان کرد کە دەنگدانەکە بەهێنی بێ بەمبەستی ئەوەی کە پەرلەمانتار بۆ خۆی ئازاد بێ لەوەی چ دەنگێک ئەدا نەکەوێتە تەنانەت ژێر کاریگەری فراکسیۆنەکەی و حزبەکەی خۆشیەوە ئەمە ئەو هوشیاریەیە کە لای پەرلەمانی عێراق دروست بووە لای زۆرێک لە پەرلەمانتاران ومێدی ئەوەی لێ ئەکرێ هەنگاوی ئیجابی تری تێدا بێ و من ئومێد دەکەم ئەمانە کەمتر با بڵێن ڕنگ ڕێژکراوی حاڵەتی ئستهدافی سیاسی بن زۆرتر کارێکی میهەنی پەرلەمانیانە بن و سەرکەوتنی پەرلەمان لەو دوو قۆناغا ئەتوانە بڵێم بەشێک لە متمانەی گەڕانەوە بۆ نێوان هاوڵاتی و پەرلەمان و پێویستەکە ئەمە لە ئاسی چاودێری وەزارەتەکانش ڕەنگ باتەوە چووکە بەڕاستی هەموو چاودێرە سیاسەکان کۆکن لەسەرەوەی کە عێراق بەدەست دۆسەی گەندەڵیەوە دەناڵێنێەوە دۆسەی گەندەڵی بۆ عێراق زۆر سەخترە لە شەڕی داعش لە شەڕی داعش بەڵام تۆوەکو ئەندامێکی پەرلەمان چەندێک گەشتبینی ئەگەر سوێنێ ئێستا دەنگ و باسیەوە بڵاوبووەوە کە ئیبراهیم جعفەری وەزیری دەرەوەی عێراق بانگێش دەکرێت و لەسەر دۆسەی گەندەڵی لێ پێچینەوەی لەگەڵدا دەکرێت
چەند گەشتبینی بەوەی کە متمانە لە ئیبراهیم جعفەری بسەندرێتەوە ئەگەر بێت و ئەو تۆمەتانی کە ڕوبەڕووی بوونەتەوەی یەکلاک بووە. لە ڕاستیدا هەموو پرۆسەیەکی وەرگرتنەوەی متمانە بەسی هەنگاوەتی ئەپڕێ هەنگاوی یەکەم پەرلەمانتارەکە واژۆکۆ ئەکاتەوە و دۆسیەکانی پرسیارەکانی ئاراسی دەستەی سەرۆکایەتی ئەکات دەستەی سەرۆکایەتی کاتێک دیاریەکرا ئەکات بۆ بانگهێشتکردنی وەزیری دیاریکراو پرسیارەکانی ئاراستاکرێت لەو دانیشتنە و وەڵام ئەدرێتەوە هەنگاوی دووهەم هەڵسەنگاندنی وەڵامەکانی وەزیرە ئەگەر بێت و زۆرینەی پەرلەمان باوەڕی بە وەڵامەکانی وەزیر نەبێ هەنگاوی سێ هەم دوای کۆکردنەوەی 50 واژۆی پەرلەمانتاران دەنگ لەسەر وەرگرتنەوەی متمانە ئەدرێت من پێم وایە وەڵامەکانی وەزیری دەرەوەی عێراق ئەگەر بێت و جێ قەناعەتکردنی زۆری نەبێت ئەو متمانی لێ وەرناگیرێتەوە ئەگەر بە پێچوانەوە بێ چارەنووسی هاوشێوەی دوو وەزیرەکەی ترە بەڵام شیعەکان زۆرینەن لە پەرلەماندا. لە ڕاستیدا ئەتوانم بڵێم شیعەکان زۆرینەن و هەموو پرسێکش ئەوان یەکلایەکەنەوە بەڵام لە ناو هێزە شیعەکانە کۆکنین لەسەر ئەوەی کە بڵێن ئەم پیاوە بمێنێتەوە لە ناو ئەوانیشە بۆ چوونی جیاواز هەیە پێم وایە بۆ چوونە جیاوازانە ئەگەر بگاتە نیوە زیاتر لەگەڵ لایەنەکانی تری ناو پەرلەمانی عێراق ئەوە ئەنجامەکە هاوشێوەی ئەوانی ترە بێ. دکتۆر شەقام چیتان لەگەڵا دەڵێ؟ شەقام لە ڕاستیە ناتوانین بڵێ کۆی گشتی بۆ چوونەکانی شەقام دروستن چونکە زۆر جار دەزانین لەژێر هەنگاوەکان و با بڵێن چالاکیەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان تەوجی هەسیاسیەکانی حزبە جیاوازەکان کاریگەری خۆی هەیە و شەقامەش بۆ خۆی بەشێکە لە دەنگدەر و هەواداری لایەنە سیاسیەکان بەڵام شەقام بۆ خۆی لەگەڵ ئەوایە کە پەرلەمان دەبێت کارابێت و بەرزترین دەسەڵاتە لە حکوومەتی عێراقیە دەبێت ڕۆڵی ئەوەی هەبێت کە وەزیرێک دەربکات و متمانی لێوە بگرێتەوە وەزیرێک بۆ وەزیرێکی تر بگۆڕێت و ئەوانش پاڵپشتی یاسایی و دەستوریان هەیە لە عێراق بەڕاستی بەڵام وەکووتم مەرجنی هەموو بۆچوونێکی شەقام بۆچوونێکی تەندروست بێت چکە ئێمە لە ماوەی ڕابردووە کەوتینە ئەو هەڵەی شەقامەوە بیرمان نەچێمەوە پەرلەمان لەژێر فشاری شەقامە هەندێک بڕیارماندا کە دواتر دەرکەوت بڕیاری ناتەندروست بوون کاتێکە دەسەڵاتی تەواو درا بە حەیدەر عەبادی جێگرانی سەرۆکی کۆمار و جێگرانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کۆمەڵێک لە وەزیرەکانی لابرد لە کاتێکە جێگرانی سەرۆکی کۆمار بە پێی مادەکانی دەستور نابێت بە هیچ شوێک لا ببرێت و ئالێتی خۆی هەیە نەکەرەوە بەڵکو وەزیرەکانش کە لا دەبرێت دەبێت پەرلەماندەنگی لەسەرەوە لەژێر فشاری جادەیە پەرلەمان ڕازی بوو بەمە بەڵام دواتر دەرکەوت محکەمەی اتحادیەتی لەوەدا و جێگرانی سەرۆکی کۆماری گەڕاندەوە بۆیە دەبێت پەرلەمان خاوەنی هەیبەتی خۆی بێت و یاسای پەرلەمان کە تا ئێستا نیە دەبێت لە ماوەیەکی دیاریکراوە دەربکرێت چونکە ناکرێت پەرلەمان یاسا بۆ هەموو دام و دەستگاکان دەرەکە خۆی یاسایی نەبێت بۆیە دەبێت ناچار بگەڕێتەوە سەر دەستوریش هەندێک جار دەقەکان تەویلی جیاوازیان بۆ ئەوکرێ تەویلە جیاوازەکە ململانی لەکەوێت. چەندێک گەشتبینی ڕۆژە لە ڕۆژان پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق بتوانێت لێپێچینەوە لە وەزیرێک لە گەورە کاربەدەستێکی هەرێمەکە بکات و متمانەی لێبسەنێتەوە لە هەر حاڵەتێکا بەیانی. ومێ دەکەم گەشتبین بم بەڵام ڕاستیە واقعی سیاسی ئێستا هەرێمی کوردستان وای لێکردون بە تەواوی ڕەشبین بەداخەوەی من لە ماوەی ڕابردوو هەمیشە دەمانوت ئەزمموی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان نمونەیە دەبێت بگوێزرێتەوە بە عێراق بەڵام لە ماوەی ڕابردووە ئێمە زۆر جار ئەومان دەوت کاتێکە ئەوترا وەزیری بەرگری نابێ متمانەی لێوەربگرێتەوە لە عێراق چونکە کاریگەری ئەبێ بە سەر شەڕی داعشەوە ئێمە نمونونەکەمانەوە بوو ئێمە وەزیری پێشمەرگەشمان نییە کارشی نەکردوتە سەر وزوتنەوە ئەگەر ئەم ئەزمونێکی تاڵ بوو بەڕاستی ئێمە پێشکەشمانە کرد وێ دەکەم زووتێ بپەڕێنرێ بەڕاستی ئێستای کوردستان لە هەموو کاتێک زۆرتر پێویستی بە پەرلەمان هەیە بە کاراکردنەوەی پەرلەمان هەیە بەوەی هەیە کە پەرلەمان گفتوگۆ لەسەر نەبوونی موچە و کێشەی کۆمەڵانی خەڵکی کورسان بکات پەیوەندی سیاسەکانی نێوان هێزە کورسانەکان لە دۆخێکی زۆر خراپدایە ئەتوانم بڵێم لە دۆخێکی چەقبەستووی سەختایە وای لێ هاتووە ئێستا خەڵک چاوی بڕیوەتە سەر پەرلەمانی عێراق قسە لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکات وە خۆشبەختانە توانراوە تاوەکو ئێستا جمەجۆڵێک لەو پرسا بکرێت و وە لیژنەیەک پێکێنراوە بڕیار وایە ئەو لیژنەیە کاری خۆی بکات لە ماوەیەکی دیاریکراوە راپۆرت و ڕاستپارتەکانی خۆی پێشکەش بە نانی هەنگاوێکی لەو شێوەیە کە لە پەرلەمانی عێراقەوە یا لە حکوومەتی نێوەندیەوە دۆسەی موچەی فەرمانبەرانی هەرێم دابین کرێ ئەمە بەڕای جەناب کاریگەری نابێت بەسەر لاوازکردنی دامەزراوەکان لە هەرێمی کوردستانە
خۆی لە ڕاستیدا بە دوو سیفەت یەک پەرلەمانی عێراق پەرلەمانی هەموو عێراقە بە هەرێمی کوردستانشەوە دوو لە بۆشایی نەبوونی پەرلەمانی کوردستانە پەرلەمانی عێراق بەم ئەرکە هەستاوە. ئێستا کار ناکاتە سەر لاوازی دامەزراوەکان یاریمی کوردستان چونکە ئێستا دامەزراوەکانی هەرێمی کوردستان بۆ خۆیان لە کار خراون واتە نەماون شتێک نەماوە ناوی پەرلەمان بێت زیاتر لە ساڵێکە کۆبوونەوە یەک نەکراوە ڕێگریەک هەیە لەوەی کە پەرلەمان ئەکتیڤ بێتەوە کە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیەوە پێم وایە بەبێ ئەوە هیچ هەنگاوێکی ئیجابی و سیاسی کاریگەر ناکرێت بۆ تێپەڕاندنی ئەم قەرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەوەی کە لە عێراقی ئێستا ئەگوزارێ بە پێی دەسووری عێراقیش مافی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و پەرلەمانی عێراقا کە قسە لەسەر قوتی هەموو کۆمەڵانی خەڵکی عێراق بکات بە هەرێمی کوردستانەوە ماف و ئەرکەکانیان دیاری بکات بۆیە ئێمە لەو ڕوانگەیە بە پێویستمان زانی لە نەبوونی پەرلەمانی کوردستانە ئەم پرسە برێتە پەرلەمانی عێراق بۆی هیچ نەبێت لە بەردەم ڕۆشنای ئەو ڕاستپاردانی کەم لیژنە گەڵاڵەیەەکە بتوانانی هەندێک بڕگە و مادە لە یاسای بودجەی ساڵی 2017 کە لە چەند ڕۆژی ئایندە دێتە پەرلەمان جێ بکەینەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان تایدا قازانج بکەن. ئەمە بەگشتی بۆ هەموو هەرێمی کوردستانە یاخود هەر پارێزگایە و بەجیا ئەو بودجەی بۆ تەرخانەکرێ. چاوەڕوانی ئەو خاڵانە ئەەکەین کاوەکو و ڕاستپاردە لەلایەن لیژنەکەەوە ئەکرێت. چەندین ئەگەر لە بەردەستایە یەکێ لە ئەگەرەکان ئەوەیە بە شێوەی پارێزگا مامەڵە لەگەڵ هەر پارێزگایەکی عێراق بکرێت نەکتەنها هەرێمی کوردستانشە و بودجەی دیاریکراوی خۆی هەبێت یاخود بە شێوەیەکی سربەخۆک و هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵا بکرێەوە ئەوەی لە ڕابردووە کراوە و پشکی هەرێمی کوردستان بنێرێت. پێشتر لە کاتی وتوێژ لەسەر بودجە 1970 ینی ئەوەی کە باز دەکرا دادەنرایە خوددابین دەکرا بۆ هەرێمی کوردستانی عراق ئێستا بۆ نمونە بڵین پارێزگای دوهۆک لە ڕێی پەرلەمانی عراق و لە ڕێی دامەزا و عراقیەکانەوە لە بەغداوە بودجەی تایبەتی بۆ دەنێرێ سلێمانی بە هەمان شێوە هەڵەبجە بە هەمان شێوە لەم حاڵەتەیانە ئەمە ئەبێتە مایی کەمکردنەوەی ئەو ڕێژەی بودجەیی کە پەرلەمان دابینیەکە لە بودجەدا. لە ڕاستیایکە لە گرفتەکان ئەوەیە کە تاوەکو ئێستا لە عێراق لە دوای 2023ەوە هیچ سەرژمێریەک نەکراوە کە سەرژمێریش نەکرا هەموو شتەکان دەبێ بەڕێکەوتنی سیاسی بێ هەم ڕێژەکان و ئێستاکە تەنانەت ئەو سەرژمێری کە ئێستا هەیە لە ڕێگەی با بڵێن کۆبوونی خۆراکەوە ئەکرێت بۆ هەڵبژاردنەکانیش پشتی پێ بەسراوە زۆر جار چەندی سەرنج و تێبینی جیاواز هەیە لەسەر ئەوەی کە ئەمە شتێکی تەندروست نییە و ژمارەیەکی دیاریکراو نییە لە ماوەی ڕابردووشەکە و 70% بەتوانم بڵێن بە تەوافقی سیاسی دیاریکراوە چونکە هیچ سەرژمێریەک نەکرابوو و ڕێژەیەکی زۆر باش و ڕاستی لە ماوەی ڕابردووە بە تایبەت تا ساڵی 2013 هەرێمی کوردستان بژانەوەیکی زۆر گەورەی لەو پارەیە بەخۆوە بینی بەداخەوە لە دوای 2013 ئەو قەیرانە سیاسی و کێشە سیاسی نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆ مای ئەوەی کە ئەو پشکە ببڕێت بەڵام لە ئێستاشە هەر ئەگەرێکی تر بێتە کاراوە بێتە پێشەوە دەبێت لەبەر ڕۆشنای 70% بێت ئەگەرچی خۆی 70% ژمارەیەکی دیاریکراون تەواو نییە چونکە بودجەی سیادی و حاکمەی لێ دەبڕێت ئەوەی دەمێنێتەوە لە نێوان 2.5 بۆ 11% ئەوە ئەکات ئەمەش ساڵانە بۆ پێ بودجەکە ئەگۆڕێت چونکە نەفقاتی حاکیم و سیادی لە ساڵێکە بۆ ساڵێکی تر ئەگۆڕێ بە تایبەت کە ئێستا شەڕی داعش هەیە لەم 2 ساڵە ئەتوانم بڵێم ئەو بودجانە زۆرتری لێ دابین کراوە وای لێ هاتووە بودجێ عێراق تەنها بودجەیەکە بەشی دابینکردنی موچەی فەرمانبەرانی کردووە لەگەڵ هەندێ خەرجی پێویستی تری عێراق لە پاش سەردانی شاندی هەرێمی کوردستانی عێراق بۆ بەغدا و کۆبنەوەکان یان لەگەڵ گەورە کاربەدەستاندا پێت وایە هیوایە کاتوێتە ئاراوە کە ئەو کێشە و گرفتانەی نێوان بەغدا و هەولێر بەرەو ڕەوانەوە بڕۆن یا هەر هیچ نەبێ کەم ببنەوە و متمانەیەک دروست بێت لە نێوان هەردوولا لە ڕاستیدا ئەتوانم بڵێم ئەمەی کە ئێستا کراوە ڕێکەوتنەکە زیاتر لەبەر شەڕی مووسڵ بووە ئەو تەوژمە سیاسی و با بڵێن ئەو پەیوەندی سیاسی ئالۆزەی کە لە ماوەی ڕابردووە هەبووک دەزان بەڕێز مەسعود بەرزایی لە ماوەی 3 ساڵی ڕابردووە سەردانێکی بەغدای نەکردبوو وای لێ هاتبوو کە هەستە کرد کە دوو دەوڵەتی جیاوازی مامەڵە لەگەڵیەکە ئەکەین و ئەمریکا ڕۆڵی هەبوو لە کۆکردنەوەی ئەم لایەنانە و ئەتوانم بڵێم فشارێکی زۆریش بوو و هەم ڕۆشتنی وەفدەکە و هەم سروشتی گفتوگۆکەین لێوان هەردوو لە ئەوەی کە ئێمە زانیاریمان هەیە سروشتێک بووە کە با بڵێن بۆ چوونی ئەمریکی بەسەر ئازاڵ بۆ ئەمبەستی هەماهەنگیکردن و پەیوەندیەکی تەندروست لە نێوان هەردوولا بەڵام پەیوەندەکان نێوان هەرێمی عێراق بە یەک دانیشتن و بە یەک کۆبوونەوەانە کۆتاییان نایەت پەیوەندەکان زۆر بەتایبەت پەیوەندی تایبەت بە کێشەی خاک پێویستی بە دانیشتنی زۆرتر هەیە
بەداخەوە ئەتوانم بڵێم تاوەکو ئێستا هیچ ئاسۆیەک نیە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان کامە گەورەترین گرفتە و ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستان پێوەیە ئەناڵێنن ئەوش پەیوەندی بە دۆسەی نەوتەوە هەیە کە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان لە مانگی 6 2015ەوە بە شێوەیەکی سربەخۆ نەوتی خۆی دەفرۆشێت و عێراقیش چەندین جار سەرۆکۆزیرانەکەی ڕایگەیاندووە کە بێبێ ڕادەستکردنی دۆسەی نەوت هیچ بەشە بۆجەیەکی هەرێمی کوردستان خەرج ناکە. ئەو گرفتە گەورەی کە جەنابە داماژەوە پێ کرد دەگاتە ئاستی جیابوونەوە. گەڕانەوەی وەفدەکە ئەوە ئەگەیەنێت کە مەسەلەی جیابوونەوە ئەو بانگەشانی کە لە ماوەی ڕابردووە هەندێک لایانی سیاسی لە هەرێمی کوردستانی کرد هیچ بنەمایەکی تەندروستی نەبووە بەڵێ خەونی هەمومانە بەڵام ئەو زەوینە سازیەی کە لە هەرێمی کوردستان پێویستە بکرێت بۆ پرسێکی گەورەی وەکو سەربەخۆی نەکراوە نەک هەر نەکراوە بەڵکو بەرەو دواوەش ڕۆشتوین بۆیە ئەتوانم بڵێم یەکێک لە پەیامەکانی سەردانەکە وا لە گفتوگۆکانە دەرکەوت ئەو بووکە لەگەڵ یەک پارچەی عێراقین بە پێی کە دەستوری عێراقی دیاری کردووە و لەگەڵ سەربەخۆی شاین بۆ کاتێکی نادیار کە پێویستە زەمینە سازی بۆ بکرێت. دکتۆر فەرهاد زۆر سپاس دەکەم. سپاس بۆیەوە زۆر سپاس دەستان خۆش بێت.